سڵاتانە بێتەوە ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە لە خزمەتتاندان بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی دیکە لە بەرنامەکانی لێکدانەوە و هەڵوێست. ئەم بەرنامەیە سێ بابەت لەخۆ دەکرێت کە یەکە پێشکەشتانی یەکەم. بابەتی یەکەممان لەژێر سەردێڕی عێراق بەرەو زریانێکی تر بەشێک لە وتارێک لە نووسینی بەڕێز عوسمانی حاجی مارف. هەڕەشەی حەزبۆڵا لە ناو حکوومەتی بەغدا بۆ خواستی دەرکردنی هێزەکانی ئەمریکا لە ماوەی 2 مانگدا واتە دەستپێکردنەوە هێرشەکان بۆ سەر بەرژەوەندیەکانی ئەمریکا لە عێراقدا. ئەوە لەلایەکەوە لەلایەکی ترەوە سوودانی وەک نوێنەری هەڵوێستی حکوومەت مانەوەی ئەو هێزانەی ئەمریکا لە بنکەکانیاندا بە پێویستیەک بۆ پاراستنی سیستمی سیاسی ئێستا عێراق دەزانێت. دۆخی عێراق ئاڵۆزتر بووە کاتێک دوو پێچەوانە لە یەک کاسەدان لایەک کە بەشێک لە بڕیاردەری سیاسی نەتوانێت خۆی لە نفوزی ئێران دوورخاتەوە لە هەمان کاتدا لاکێتر کە هەمان بڕیاردەری سیاسیە بەڵام چاوەڕوانی لە دەوری ئەمریکا هەبێت لە عێراقدا. لەم چوارچێوەی ئێستادا کە دەسەڵاتداریەتی لە بەغداد درێژە بە ڕێڕەوی ئاڵۆزی خۆیان ئەدەن بە ساغ نەبوونی یەکدەستیان لەسەر پاشکۆبوون بۆ ئێران یا ئەمریکا لەلایەکی ترەوە لە چوارچێوەی ململانەی بەردەوامی نێوان حکوومەتی بەغدا و هەولێردا ئەم سەر و ئەو سەر دەکرێت. ئەگەر چوارچێوەی هەماهەنگی پێداگری لەسەر پابەند نەبوون بەخواستی ئەمریکا بۆ ڕادەستکردنی چەکی میلیشیای هەشتی شەعبی بە حکوومەتی عێراق نەکات دەرگیری واقعیەتێکی ناتەندروست دەبێت. ڕادەستیشی بکات پێگەی دەسەڵاتی تەواو لەغ دەبێت. ئەمریکا جەختی لەسەر جدیەتی هەڕەشەکانیەتی سەبارەت بە هەڵوەشانەوەی هەشتی شەعبی. هەر لەم بارەیەوە ئەمریکان نیگەرانە بە دواخستنی یاسای پێشنیارکراو کە لە پەرلەمانی عێراقدا تاوتوێ دەکرێت و تا ئێستا نەخراوەتە دەنگدانەوە. چەند جارێکە دەنگدانەکە دوا دەخرێت لەبەر ئەوەی نوێنەرانی سوننە و کورد لە دانیشتنەکانی پەرلەمان دەرچوون بە گوێرەی نوێنەرانی چوارچێوەی هەماهەنگی دەیانەوێت ئەو یاسایە بە دەستێوەردان لە کاروباری ناوخۆی عێراق بناسێنن. وا پێدەچێت حکوومەتی عێراق چیتر فرسەتی وای بەدەستەوە نەمابێت چونکە بەڵگە و پێوەرەکان ئەوە دەگەێنن کە سیاسەتی ئەمریکا لە بڕیاردان بۆ دابڕانی عێراق لە ئێران پێداگیری خێرا دەکات. واتە ئەم سێناریۆیە گەیشتوۆتە ئاستێک لە هۆڵ بۆ کۆتایی هێنان بە هەشتی شەعبی و فشارهێنان بۆ جێبەجێکردنی. ئەگەری زریانی داهاتووی ڕوو بە عێراق کە بە بەڵگە و نەخشە سیاسیەکانەوە دەخرێتە ڕوو کاریگەریەکەی تەنها لە ڕێگەی ململانەی ئێران و ئەمریکاوە دروست نابێت بەڵکو لە هەمان کاتدا لە سایەی ئەو دەستە میلیشیانەوە کە دوو جێیە زیاترە حکومڕانی عێراق دەکەن جگە لە تاڵانچی و جەرزەئی و وێرانکاری و ئاژاوە و خوڵقاندنی کارەسات هیچی دیکەیان لێ ناچنرێتەوە. ڕژیمی عێراق ئەمڕۆ لە گۆڕەپانێکدا وەستاوە. ڕێڕەوەکەی زیاتر لەسەر پاوانخوازی هێزە ملیشیەکانی سەر بە ئێران و باڵادەستی مەزهەبی شیعەیە کە بەردەوام هەڕەشەیە لە ناسەقامگیری خودی دەوڵەت و قبوڵ نەکردنی ناساندنی دەستور لەسەر بنەمای هاوڵاتی بوون بەم شێوەیە عێراق لە ئایندێکی تاریک و ناڕۆشن و نادیار ڕادەگیرێت. لە ڕاستیدا ئەتوانین بڵین دیمەنی ئێستا عێراق و ئایندەکەی زۆر لەوە ئاڵۆزترە کە لە وێنەی سناریۆکانی واقعی ئێستادا دەبینێت. لە نێوان هێزە سیاسیەکانی دەسەڵاتداری ئێستا و فراکسیۆنەکانی دیکە واتە میلیشیەکانی هەشتی شەعبی و هەر هێزێکی چەکداری تر ئەمڕۆ لە گۆڕەپانی عێراقدا شەڕی دوایین مزایدەی مان و نەمانی ئێران دەکرێت. وا پێدەچێت جارێ چەکی میلیشیەکان لە ئێستا زیاتر بۆ پاراستنی دەسەڵات لە ناوخۆدا بهێڵنەوە نەک بۆ هەڕەشەی دەرەکی. هەروەها تاران متمانێ بۆ چەکانە و کاریگەریەکانی نییە بۆ بەردەوامی دەخاڵەتی لە عێراقدا. بە لەبەرچاوگرتنی ئەوەی کە تەواوی عێراق بارمتەی کۆمەڵگای نێودەوڵەتیە و چاوەڕێی نەخشە و سیاسەتەکانی ئەمریکا و ترەمپ دەکات. لەلایەکی ترەوە ژینگەی هەڵبژاردن لە عێراقدا لە قەیرانێکی قوڵتردایە بەهۆی دابەزینی متمانەی گشتی بە دەسەڵاتی سیاسی و تەواوی لایەنە سیاسیەکان و دامەزراوەکان بەردەوامی لە کەڵەکەبوونی دۆسیە گەندەڵی ئەزموونەکانی پێشووتریش بە تایبەتی هەڵبژاردنەکانی ساڵی 2021
دەرکەوتووە کە لێنی قوڵتربوونەوەی زیاتری نێوان هاوڵاتیان و دەسەڵاتە لەگەڵ ڕێژێکی بەرزی بەشداری نەکردن لە دەنگدانگدا هاوکات لەگەڵ تۆمەتی ساختەکاری و نەبوونی شەفافیەت لە ئەنجامەکاندا. دەشێ هەڵبژاردننی داهاتوو نوێنەرایەتی ساتێکی هەستیە لە مێژووی سیاسی عێراقدا بکات کە بەردەوامی لە سووڕی دووبەرەکی و ئفلێجی سیاسیدا دیاری دەکەن. شکستی زیاتری حکوومەتی فێدراڵی بەرجەستە دەکەنەوە. بۆیە گرەوەکانی ئەمڕۆ تەنها لەسەر ئەوە نییە کە کێ سەردەکەوێت، بەڵکو لەسەر ئەوەیە کە ئایا ئەوانێ سەردەکەون دەتوانن سەقامگیری لە دۆخی سیاسی عێراقدا بەدیبێنن لە کاتێکدا کە زریانێک لە ئاڵوگۆڕ لەسەر ڕێگای دۆخی سیاسی عێراق لە ململانی ئێران و ئەمریکادا شەپۆ لەدات. کلیلی گۆڕانی سیاسی لە دۆخی ئێستای عێراق و دەرکێشانی لەو گێژاوەدا هاتنە مەیدان و سەرهەڵدانی هێزی سربەخۆی جەماوەریە و بزوستنەوە مەدەنیەکان و خۆپێشاندانی جەماوەری بەرفراوان کە تەحەدایەک بۆ دەسەڵاتی ئێستا دروستەکەن، ئەمەش وەک بزوستنەوەی کە هەوڵ ئەدات دەور و دەخاڵەتی خاڵک لە دەسەڵاتی سیاسیدا بەدەست بهێنێت و جێگیر بکات. گەر بتوانن لەژێر بەرنامەی واقعی ئینسان دۆستی و ئازادی و خۆشگوزەرانی و یەکسانی و هاوپەیمانی فراواندا ڕێکخراو بن و یەکگرتوو بن، ئەو ئەتوانن پێشکەوتن و پێشڕەوی و مرۆڤایەتی لەسەر نەخشەی سیاسی لە هەر شوێن و پارچەیەکی عێراقدا بەدەست بهێنرێت و بەر بە هەر زنیانێک بگرن کە تەحەدای دانیشتوانی ناوچەکە دەکات. Spark in an eye, a young heart silenced too soon. Dreams ruined, life taken, and in raw summer gloom. But my name became a beacon for my nation to rise. Echoes of my story spread in lightning the skies. Whispers of liberation rise, ascending through the air. Children of Kurdistan lead with courage, they declare. Tehran smiles for death alone, in its embrace peace unknown. Every girl and boy in its grasp folded. From this land no life shall bloom, only shadow, only gloom. My dear Kurdistan torn apart, yet to find stirs the heart. Daughters led the way for liberation's eternal flame. They try to hide our tears, veil trees in mournful shades, poke waters in heavy chains, strangle roads where silence lays. Sowing discord in distant lands with strength that won't relent. Songs are hushed and dreams are slain, endless mournful lament. Whispers of liberation rise, ascending through the air. Kurdistan take the lead, with courage they declare. Tehran smiles for death alone, in its embrace peace unknown. Every girl and boy in its grasp folded. From this land no life shall bloom, only shadow, only gloom. My dear Kurdistan
when the quiet sorrow sways, our hearts beat to mournful tune. Sheena, your name a flame beneath the darkened moon. In the echoes of our souls, the light begins to glare. For our legacy we stand, with courage we declare. ئەحمەد ڕەزا ئەڕادان فەرماندەی بەدنێوی هێزی ئینتزامی لە ئێران وتوویەتی کە گەڵاڵەی تازەیان لە بەردەستە بۆ کۆکردنەوەی ئەراذۆلی وەباش لە ئاستی ئۆستانی ئەلبۆرس. پایدە بێهدایی فەرد فەرماندەیەکی دیکەی هێزی ئینتزامی لە کۆنفرانسێکی خەبەریدا وتوویەتی کە 350 تەرحیان بۆ کۆکردنەوەی ئەراذۆلی وەباش لە دەستووردایە و لەبەر یەکەوە هەوڵ ئەدەین پیادەیانکەن. ڕۆژ نییە کە هێزەکانی ڕژیم لە کۆڵان و مەحەلەکانی شاری تاران و شارە گۆڕەکان ئێران ژمارەیەک ئینسانی داما و کە لە سایەی سەری ئەو ڕژیمە و نەهامەتیەکانی ژیان تووشی خراپکاری دەبن کۆنەکاتەوە و بە سوکایەتی پێکردن و ئازاردان بۆ ماوەیەک بێسەر و شوێنیان نەکات، کەچی زۆری پێ ناچێت سەر لە نوێ سەرکەلەیان پەیدا دەبێتەوە و ئەوەی دەیان کرد هەیدێکەن و ئەو جار خراپتریشێکن. بێگومان کۆمەڵانی خەڵک لەوەی کە ئینسان گەلێک لە سایەی سەری ئەو ڕژیمەوە تووشی خراپکاری بوون و لەش و دەرونیان نەخۆشە بەداخەوەن و بوونی ئەوانە لە کۆمەڵگادان نیگەرانیان دەکات. بەڵام خەڵکی وشیار دەزانن ئەوانەی کە ئەمڕۆکە سەرڕێیان پێدەگرن و مزاحمیان دەبن، ئەوانەی کە گیرفانیان دەبڕن و ئەوانە کە وەکو هەڕەشەیەک وان بۆ سڵامەتی خۆیان و منداڵەکانیان هەموویان قوربانی دەستی ئەو ڕژیمەن. بە کۆکردنەوەی ئەوانە و زیندانیکردنیان و ناردنیان بۆ ئوردوگای کاری زۆرەملێ نەک هەر هیچ دەردێکیان دەرمان ناکرێت، بەڵکو بەهۆی ئەوەی کە ئامانجی ئەم سیاسەتە ڕاستگۆیانە و ئینسانی نییە و ئەم ناوەندەش ستاندارد و خزمەتگوزار نین، هەر قوربانیە کە پێدەنێتە ئەم شوێنانە ئەگەر شانسی هەبێت و هەر لەوەی ئەسپەردە نەکرێت خراپکارتر و گیرۆدەتر و داماوتر دەگەڕێتەوە ناو کۆمەڵگا. بۆ نمونە هەمووان دەزانن کە بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی موادی مخەدر لە ئێران لە پاوانی فەرماندەکانی سوپای پاسدارandایە. ئایا تا ئێستا هیچ کام لەوانە دەست بەسەر کراون؟ تا ئێستا چەند کەس لەم فەرماندە ئەو باشانەیە کە ڕێکخرە و بەڕێوەبەری تۆڕی موادی مخەدر لە ئاستی وڵاتدان ئافتاوە خراوەتە مەلیان و بەناو شاردا گەڕاندویانن؟ دیارە کەس دیفاع لە وردەفرۆشی مەواد و لە مزاحمی سەرشەقام ناکات، بەڵام پێویستە بپرسین کە ئەگەر بە پێ ڕێشوێنی قەزایی ڕژیمی ئیسلامیەوە ئەوانە پێویستە ئافتاوە بخرێتە ملیانم و سوکایەتیان پێ بکرێت و بەناو شاردا بیان گەڕنن، ئاخۆ ئەم فەرماندانەی کە تۆن بە تۆن مەوادی مخەدر ئەم لە ئۆلا پێ دەکەن ئاخۆ چەند ئافتاوە پێویستە بخرێتە ملیانەوە؟ ئاشکرایە کە کۆماری ئیسلامی ئەم گەڵاڵەیە وەکو ئامرازێک بۆ بڵاوکردنەوەی تۆڤی وەحشەت و ترس لە کۆمەڵگادا هێناوەتە گۆڕێ و هەوڵ دەدات بە ناوی بربەرەکانەی لەگەڵ ئەراذل و ئۆباشێک کە بەرهەمی هەر ئەو ڕژیم و ئەو نیزام و ئەو فەرهەنگن سیاسەتی سەرکوتگەرانەی خۆی بە پانتایی هەموو کۆمەڵگا بەڕێوە بەرێت. کۆماری ئیسلامی بە دەست بەسەرکردنی قوربانیانی نیزامی سەرمایەداری و ڕژیمی ئیسلامی و سوکایەتی پێکردنیان لەلایەکەوە سوکایەتی بە ئینسان و ئینسانیەت دەکات و لەلایەکی دیکەشەوە کۆمەڵگایان پێ چاوترسێن دەکات. ئەم سیاسەتە بەشێک لە سیاسەتێکی گشتگیرترەکە بە ئامانجی توندکردنەوەی سەرکوت و پێکهێنانی کەش و هەوای ترس لە کۆمەڵگادا داڕێژراوە. وەڵامی کۆمەڵانی خەڵکی ئێران بە وەها سیاسەتێک خەباتی لێبڕاوانە و شێلگیرانە بۆ ڕووخاندنی ڕژیمی کۆماری ئیسلامیە. تەنیا بە ڕووخانی ئەو ڕژیمەیە کە دەتوانین هیوادار بین هەموو قوربانیانی ئەم نیزامە کەسایەتی و سڵامەت و ڕێزی کۆمەڵایەتی خۆیان بەدەست بێنەوە.
شینه جن جیان آزادی 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 یادێک لە پەیماننامەیەکی بەدنێو 102 ساڵ لەوەبەر بە دوای کۆچای هاتنی شەڕی جیهانی یەکەم لە درێژەی پەیماننامە ئێستاعماریەکانی سایکس پیکۆ پاریس سان ڕیمۆ ڤێسیڤەر و سەرنجام لۆزان کە لەلایەن لایەنە سەرکەوتووەکانی شەڕی جیهانی یەکەم بە سەرکردایەتی دوو دەوڵەتی براوەی شەڕ واتە بەریتانیا و فەڕەنسا بەڕێوەچوو دابەشکردنێک لە نەخشەی خۆرهەڵاتی نێوەڕاست واتە ئەو ناوچانەی وا لەژێر کۆنتڕۆڵی ئەمپراتۆری عوسمانی دابوون هاتە ئاراوە. ئەو پەیمانە ئێستاعماریانە هەر کامەیان ئاڵقەی زەنجیرێک بوون کە لە دەستوپای گەلانی ئەو ناوچەیە هاڵاندیان و بۆ ماوەی 100 ساڵ کارەسا لە دوای کارەساتیان لێکەوتەوە. لە ئاکامی ئەو پەیماننامانەدا ڕۆژهەڵاتی نێوەڕاست بوو بە قەیراناویترین شوێنی سەرگوێزەوی. ئەو قەیرانانەی کە تا بە ئەمڕۆژ کۆمەڵانی خەڵکی ئەو منتیقەیە بەدەستیەوە دەناڵێنن. گەلی کورد یەکێک لە قوربانیەکانی ئەو زنجیرە پەیماننامەیە بوو. لە ئاکامی ئەو دابەشکردنە و پێکهێنانی دەوڵەتەکان و دیاریکردنی سنوورەکاندا ئەو سەرزەمینەی کە خەڵکی کورد زمان تیادا دەژیان بەسەر 3 وڵاتی تورکیا، سووریا و عێراقدا دابەشکرا. کوردەکانی ئێران لە چوارچێوەی ئەو پەیماننامەدا نەبوون. بەم جۆرە بوو کە خەڵکی کورد لەوەی کە ببن بە خاوەنی دەوڵەتی سربەخۆ بێبەشکرا. ئەگەرچی ئەو سیاسەتە ئێستاعماریە لە ماوەی 100 ساڵدا گەلێک کارەساتی پڕژان و ئازاری بۆ خەڵکی کورد لێکۆتووەتەوە، بەڵام سەرنجام لە ناو جەرگەی ژان و ئازاردا و مقاومەت و خۆڕاگریدا پرۆسەی خەمڵێن و شکڵگرتنی نەتەوەی کورد بە سەرنجام گەیشت. ئەگەر ڕۆتی لەدایکبوونی نەتەوەکان لە جیهانی مۆدرنی سەرمایەداریدا، پرۆسەی زاڵبوون بەسەر نیزامی دەربەگایەتیدا، پرۆسەی گەشەی ئابووری سەرمایەداری، پێکهێنانی بازاڕی ناوخۆ، سەرهەڵدانی دیموکراسی لیبراڵی، جمهوریەت و پەرلەمان و هیتر بوو، گەلی کورد بۆ بوون بە نەتەوە نەک هەر لە دەستکەوتەکانی ڕۆتی زاڵبوونی نیزامی سەرمایەداری بەسەر نیزامی فیئۆداڵی بەهرەمەند نەبوو، بەڵکو نەتەوەی کورد لە دایکبوونێکی گەلێک پەڕژان و ئازاریشی تێپەڕ کرد. دەرد و ڕەنجی هاوبەش، سەرهەڵدان و تێکشکاند کوردیان کرد بە یەکێک لە نەتەوەکانی ڕۆژهەڵاتی نێوەڕاست. ژینۆسایدی دێرسیم و کیمیابارانی هەڵەبجە و ئەنفالی 8,000 دانیشتووی دەڤەری بارزان، 180,000 خەڵکی گەرمیان و کارەساتی کۆڕە و تەنیا چەندیمەنێکی ئەو لەدایکبوونە پڕ لە ئێش و ئازاران. دەوڵەتانی داگیرکەری کوردستان چونکە خۆیان خاوەنی پەیامێکی پێشکەوتووی سەردەمی شۆڕشی بۆرژوازی نەبوون، بە درێژایی ئەو 100 ساڵە نەیانتوانی خەڵکی کورد لە ناو نەتەوەی باڵادەستدا بتوێننەوە. سنوورەکانیان نەک لە ڕووی توانایی ئابووری و بازاڕی ناوخۆ، بەڵکو بەپێ سیاسەت و بەرژەوەندی ئێستاعمارگەران دیاری کرد.
ئەگەرچی چەند سەرهەڵدان و مقاومەتی چەکداری بەرامبەر بە جاگیرکەران ڕوویدا، بەڵام ئەو خۆڕاگریەش بە هیچ گۆڕانکاریەکی کۆمەڵایەتی پێشکەوتوو وەکو ئەوەی کە بۆ نمونە دژ بە نیزامی فیۆداڵی بێت پشت ئەستور نەبوو. هەر بۆیە نەیتوانی بەردەوام بن. تێک دەشکان کارەساتی دڵتەزێنیان بە شوێنەوە بوو. خەبەت و خۆڕاگری هاوکار لەگەڵ قوربانی بوون و مەزلومیەت سەرنجام کوردیشی کرد بە نەتەوەیەک بەبێ ئەوەی خاوەنی دەوڵەتێکی سربەخۆ بێت، بەبێ ئەوەی خاوەنی ئابوووریەکی پێشکەوتوی سەرمایەداری بێت. لە ساڵەهاتی پەیمانی بەدنێوی لۆزاندا نەفرەت دەکەین لە ڕێکخران و واژۆکارانی ئەو پەیماننامەیە. تەنیا بەهرەمەندبوونی نەتەوەی کورد لە مافی دیاریکردنی چارەنووس و پێکاتنی کەشێکی دموکراتیک کە ئەو خەڵکە بتوانن بە ئازادی و بەبێ هەستکردن بە هیچ زەخت و زۆرێک لەو مافەڕەوایەی خۆیان کەڵ وەرگرن دەتوانێت وەڵامی ئەو پەیماننامە ناڕەوایە بێت کە بەسەر خەڵکی کوردستاندا سەپێنرا. بەڵێ هازیزان و بینەرانی خۆشەویست، بەم شێوەیە هاتینە کۆتایی بەرنامەی ئەمڕۆی لێکدانەوە هەڵوێستمان. زۆر سپاس کە بینەرمان بوون. سەرنجتان بۆ بینینی درێژە بەرنامەکانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە ڕادەکێش.